ناوی خوای گەورە و دڵاوا و دلۆڤان سڵاوێک لە ناخی دڵەوە تێکەڵاو لەگەڵ بوونی گوڵە جوانەکانی بەهاری پێشکەش بێەوە بینەرانی خۆشەویست و ئازیز. ئەوڕۆ دەمان هەوێت سەردانی ئاوایی کووران بکەین. ئاواییەک هەڵکەوتوو لە 63 کیلومتری باشووری شاری مەهاباد بەشی غەلیفان دەهێستانی کانی بازار و لە ناوچەی گەورکایەتی هەڵکەوتووە. ئەم ئاواییە لەگەڵ کاوڵانی سەرێ و کاوڵانی خوارێ یاراڵی و چۆمەڵ و سوورخا و هاوسەیە. چیا و بەندەنەکانی دەوروبەری ئەم ئاواییە بریتین لە تەرازوان، بەردەقەل، شەژڕێن و قەڵات. کانی یاوەکانی ئاوایی کانی گوێز، بەردەسپیان، میرخاسان، سەربەست، تەرازوان وەکو کانیاوەکانی ئەم ئاواییە ناسراون. لە باشوور تا ڕۆژهەڵاتی ئەم ئاواییە لێڕەوارە. خانوبەرەکان هەموو لە قوڕوبەرد سازکراون و میچەکانیان لەدارە. زۆربەی ماڵەکان حەوشان نییە و هەیوانیان هەیە و لەبەر دەرگای ماڵەکان دارچەقاندراوە و خانۆکان هەورا سەڵکەوتون. سەبارەت بە ناوی ئاوایی کووران لە فەرهەنگی هەمبانە بۆرینەدا کووران بە مانای دارێکی ئەستور کە تایبەتی سووتاندنە هاتۆ. کار و پیشەی سەرەکی خەڵکی ئەم ئاواییە وەرزێڕی و ئاژەڵداریە کە لە پەناو کارەدا کرێکاری و باغداریش دەکەن. بەرهەمی زەوی و زارەکەیان گەنم و جۆیە و باغەکانیان باغی ترێ و سێو و جۆزە. کاکە حوسێنی شێخەنیژاد بەیتپێژی بەناوبانگ خەڵکی ئەم ئاواییەیە. جا فەرموون لەگەڵمان بن با بچینە ناو ئاوایی کووران. خەڵکی کوورانم بەڵە نێوم خدرا خدری عەبدوڵڵاهی. کاکە خدرجان ماندوو نەبنەوە خەریکی چ کارێکی بوون؟ وەڵڵاهی ئەو دارانەوە بۆ سوختی بۆ بەجێیەوەی کە نەوت و گاز ئیسفادە بکەین ئیسفادە لەوانە دەکەین بۆ سوختی. بۆ کوورە ئیسفادەی لێ دەکەین؟ بۆ کوورە بۆ تەندور و ئاوا بۆ شتیوە. چۆنە کە ئێستاش کەڵک لە دار وەردەگرن؟ وەڵڵاهی نەوت و شت کەمە بۆیە. مەسەلەن ئەم 6 نەفەر عایلەم نۆ بۆشکە و شتێکیان داومێنەوت. بەخاترەوەی کە بژیوی خانەوادەی خۆم بیان پێدا بین دەکەم. پس بەشتان نەکە هیچ تایبەتمەندێکی سوودێکی هەیە نیسبەت بە نەفت؟ ئەرێ وەڵڵا نەفعی زۆرە. مەسەلەن بۆ ساخت و سازی خان و ئیسیفادەی لێ دەکەین بۆ هۆڵ و ئاغەڵ و شتیوە. منزوورمەیە لە نەفتی باشترە و دارە یا نەفت باشترە فقط لەبەر کەمبوونەکەی؟ نەفت ئازار و ئەزیەتی کەمترە ئەوە دەردەسەری زۆرە وەلی متعەسفانە ئەمە نەفتن کەمە. خەریکی چ کارێکن لە ئاواییدا کاکە؟ ئاوە مەڕداری و کەشاوەرزی و ئاوە ئەو جوورە شتانە. کاکە عەبدوڵڵا دیارە بە هەڵقەندنی ئەو دارانە لێڕەواری دی وردە وردە دەڕوتێتەوە هیچ شوێنێک هیچ بنکەیەک مانەیە و کارە نابێت؟ مەرەوڵی دارەی جەنگەڵبان منعە وەلی ئەمە ئەوانەی کە مەسەلەن بەدەر ناخۆن دامڕێن مەسەلەن ئەوانەی کە مزاحیمەتیان هەیە ئەوە بڵاو بوونەوە بوونە پرژوپە وەک هەرەسێکی هەرەسیان دەکەن. زۆر باشە دەست خۆش بێ.
کاکەجان دەکرێت خۆتان بناسێنن. من ڕەحیمی شکویفەر دێهیاری ئاوایی کورانم. کاکە ڕەحیمجان چەند ساڵە دێهیاریە ماواییەن؟ من کوران لە ساڵی 86ەوە دێهیاری بۆ تەسوی بۆ لە ساڵ 86ەوە من دێهیاری کوران. پێم زەرەت بن ئینشەڵا. دەکرێت سەبارەت بە و ئاماری و کەسانەی کە لێرە دەژین و بنەماڵەکان بۆمان بدوێن؟ دەکولدا ئاوایی کوران لە 65 کیلومتری زیلعی غەربی شارستانی مەهاباد هەڵکەوتووە طبقی ئاماری ساڵی 1395 ئێرە 91 خانەوار و 316 نەفەری جەمعیەتەیە. لەو 316 نەفرە 165 نەفەری لە ڕەگەزی پیاوە 151 نەفەریشی ژنە. کاکە چەندەی خوێندەوار هەیە؟ چ ئەوەی ئێستا دە حاڵی خوێندندا بێت چ ئەوەی تەواو بوو بێت؟ دەرسەدی خوێندەواری ئەلحەمدولیلا بە شکر خودای لێرە زۆر باشە لە سەرێڕایانی باوەڕکە 90% خەڵکی ئێرە خوێندەوارن. شاید دەرسەدێکی ئەویش پیر و بە ساڵات چوون دەنا دەرسەدی بێساوادیمان لێر زۆر کەم. الحەمدولیلا. کاکە بنەماڵەکان بۆ درێژەدانی منداڵەکان بۆ ناردنی منداڵەکان بۆ شار بۆ دەرس خوێندن هیچ مانەیان نین؟ الحەمدولیلا لێرە بخۆمان مەدرسەی پتیمان ئیبتیداییمان هەیە تا پۆلی شەشوم. لە شەشمی بۆ لای لە کاوڵانی مەدرسەی ڕاهنمایی لێ سرویزی مەدرسەیە بە سرویزی دەچن لەوێش دەخوێنن تا دەورەی ڕاهنماییەوە دوای دوای ڕاهنمایەکەی لە مەهابادی و لە شەبان ڕووزی غەلیفانی و لەوانە دەرس دەخوێن و لە سەتی دانیشگاهیشدا الحەمدولیلا خوێندەوارێکی زۆرمان هەیە. الحەمدولیلا. پس قوتابخانەتان تا پۆلی شەشەیە ئیمکانات و ئیمتیازاتی دیکەی ئاوایشتان هەیە؟ لە ئیمکانات لە نەزەر دیەکانی دیکەوە ئێمە زۆر وەزمان باشتر. ئێمە جادەی ئسفالتمان هەیە بە تولی 4 کیلومتر. ئابڕەسانیمان هەیە تاتی پوشی شەبەکەی ئیدارە ئاو فازلابی مەهابادە. ئابی مەشروبمان هەیە لە سەرچاوەکانی ئێرە کە دێتە نێو دێ و بەسەر خەڵکی دەڵاوێتەوە ئەویشمان هەیە. لە کانیاوەکان ڕادێ دیهیاریمان هەیە سەختمانی دیهیاریمان هەیە مەدرسەمان هەیە مزگەوتمان هەیە تەعهیادیش الحەمدولیلا 50% لێرە ئیجرا کراوە 50% دیکەشی ماوە ئینشاءڵڵا ئەگەر لوتفی دەوڵەت و مەسئولان بێ 50% دیکەش لێرە ئیجرا بکرێ ئینشەڵڵا کە ئیجرا دەکردرێ. پێداویستیستان هەیە کەم و کاستی؟ کەم و کاستی وڵی کەم و کاستی کە ئەلان الحەمدولیلا نەزر کەم و کاستیەوە زمان خراپ نییە بەڵام لێرە کار کەمە کەمبوودی کار کەمە جوانەکان کاریان کەمە ئەگەر بەرنمەیەکی وا دەوڵەت دە منتیقەدا بهێوێ ئیجرای بکات و فرسەتی شغلی بۆ خەڵکی پەیدا بێ الحەمدولیلا لەویش ئەگەر خەڵک کاری بۆ پەیدا بێ وەزمان زۆر باشتر دەبێت. کاکە ڕێگای هاتوچوون و وەزئی تەلەفۆنش لاوایدا چۆنە؟ تەلەفۆن لێرە تەلەفۆنی لەو سیمکارتی ڕووستایی هەیە تەلەفۆنی سابیت کە وێستا نەدرەوە بێرە و ئینتەرنێتیشمان لێ ئینشاڵڵا مەسئولان قەولیان داوە کە ساڵی ئایندەدا ئەو ساڵ 4-5 دیار لە منتقی ئینتەرنێت داوەتیە ئینشاڵڵا ڕێگابانەکەشمان کە ڕێگای ئیسفالتمان هەیە بۆ کاوڵانی هات 4 کیلومتر لەگەڵ جادەی ئەسلی فاسیلێمان هەیەویش ئیسفالت. وەزئی نێودەیەکەی چۆنە کوچە کۆڵانەکانی؟ نێودەیەکەی ئەو قسمەتێک کە تەرحی هادی لێ ئیجرا کراوە الحەمدولیلا سنگ فڕش کراوە و زۆر باشە مابقی دیکەی کە ماوەتی و ئینشاڵڵا دا ئایندەدا گەتەر تەرحێک و بودجەیەک شتێ بەرنمێکمان دەبێ ئەوانش دیواری ساحل لێ دێن کوچە کۆڵانەکانی وێش 50% ماوە ئینشاڵڵا ئەوانش جێبەجێ دەبێت. کاکە ڕەحیم دەکرێت هەندێک سەبارەت بە کار و پیشەی زۆربەی خەڵک بۆمان بدوێن؟ کاری ئەسڵی ئەو دیمە دامداریە دەپەناویدا کاری کەشاوەرزی شەیە بەڵام بەشی کەمتری خەڵکی لێرە صاحب زەمینە ئەولەولان ئەوانێک کە زەمینیشیان هەیە باغیان هەیە باغ وەک سێویان هەیە گوێزیان هەیە ترێ ڕەشە یعنی باشترین شتێکی کە لەو دێ و لەو منتیقیمە هەیە ترێ ڕەشەیە بەعزە ماڵێکیش کە بەڵای ئەو ترێ ڕەشان هەیە دەپەناویدا باغی گوێز و باغی سێویشیان هەیە شغلی دیکەش شغلی ئەسڵەکەی دامداریە یعنی تقریبن ئەکسەرێتی خەڵکی ئێرە کە ئەوانەی دامدارن الحەمدولیلا بەمەڕ و ماڵاتەکان دەسارێن و زۆری باشە و دەرەمەتێکی زۆر باشی لێ کەسب دەکەن و ژیانی خۆیانی پێدەبەنە سەری. الحەمدولیلا بەرهەم و ڕزق و ڕۆزی هەم ئاژەڵەکان باغ و باغاتەکە باش. الحەمدولیلا هەم باش و باغاتەکە باشە هەم ئاژەڵدارەکەش لێرە زۆر باش ئەوانەی کە ئاژەڵدارن ئەرێ وڵا الحەمدولیلا وەزیان زۆر باش.
سلام علیک باشیش کرد دادی جان سلامتی خێری بە قوربام سلامت بێ. سپاس بە قوربانی چاوت بم مەمنون دادی جان نێوت چێ وەڵا نێوم ئامینە. دادا ئامین جان دادا ئامین خەریکی چ کارێک بووی وەڵای خەریکی و مەڕوپا تاڵشتم. چیان لێ دەکەی وەڵای جاتیان بەدەم گیان بۆ خیان دەکەمەوە دوا ژووریان دەکەمەوە تفاقشتیان بۆ تێ دەکەم ئاویان دەدەم ئاوان لێ دەکەم. دێوە ڕۆژە چەند جار خەریکی ئەو کارەی دەبن ڕۆژێ دوو جار. دوو جار ینی سەعات 9 تا سەعات 10 سەعات 4 تا سەعات 5. دەی دادا ئەنان مەڕوو ماڵاتەکە بەرهەمی هەیە ڕسق و ڕۆزی هەیە ئەلحان ڕست و ڕۆژووی نییە. ئەلحان فقط بێچوو دەیخوا تا مدەتێکی دیکەگە مەڕوە دەرکەوت چۆ کێوانێکی مەزرا جاودەم بێچوو لێ دەگرینەوە دەیدۆشین. دادا هەوار دەچن یا هاتو کوێ دەکەن دەچینە هەوارێ. بە یەکزاری دەڕۆنی دیتە بێجگاری ناچین هەم شۆ دەکەن باین دەچین ێوارش دینەوە. ئەریوەله دەی لەوێ چۆنا کاروباری وە شەربەگنێ وەک ئاوایی وە پێڕاگەیشتن بە مەڕوو ماڵاتە پێ ڕابگەی ئەو شوان لەبەر مەڕیاگە هاتەوە دەبێت توشخەریکی بیبی دۆشی دوا بێت چوو دێت تێ بەردەی جوان و دوایش بێچوەکە لێ هەڵداریەوە مەڕەکە دەڕوە بێچوەکەش دەڕوە. دادا ئەو شیرە چ شتایەکی لێ ساز دەکەن دواتیان لێ دەکەن وەڵا شیرەکە یەگە دۆشیمان قاوڵەمەی دەکەین دەکەینە پەنیر و ئەدی پەنیرەکەی دێنینەوە دواش مەشکەی لێ دەژێنی ڕۆنی لێ دەگرین و شیرێژ و لۆرک و ئاوە. ئەو هەر بوو پێداویستی خۆتان نادەشی فرۆشن وەڵا بۆ پێداویستی خۆنە بۆ فرۆشتنی و مسلمان و خزم و دۆستش لی دەخۆن و ئاوەک دیاریش دەیت بم بۆ شار و بۆ لابوو یاری بۆ شاری دەیبین و بۆ ئەوی نەی بێ لە دنیا و دەیدەینێ و وا هەیە ماڵی وا ئاژەڵی نەبێ مەڕوو ماڵاتی نەبێ خدای لێشێتی چۆنەکەنیانە وەڵای جا چ زوانم ناتوانن ڕایگرم بۆیان ڕناگرێ ئەوە لە بۆیە خاڵ و ساغ بەیشەڵا دادا جگە لەو کارەی کاروباری دیکەستان هەیە وەڵای کاروباری دیکەگە تفاقشتی بۆ خڕکەینەوە دەنادەچینە کارگەریە سێ و یا ڕەماسی و ئەدی دەچین هەر لە ناو دێ یا لە دەرەوە لە دەرەوە نێودەی لی نییە خاڵ و ساغ بەیشەڵا بێم زارت بنیارە دەستی توش خۆش بێ بە خێرن سەر چاو. خاڵی جان دەکرێت خۆتان بناسێنن بەڵێ ئەمن کاک بایز خەڵکی ئاهای کوورانم دامدارم مەردارم باعث حەیرانم پێ دەڵێن شۆرەتم حەمدوڵڵا نییە خاڵە بایژیان خاڵە بایز وەلە دیە و ئاواییەنە بەڵێ ئەرە وڵای وەلە دیێرە تەمەن و چەندە تەمەنم وەڵای پێم وە 65 ساڵ 7 ساڵ دەبێت تەمەند درێژ بنی ئینشاءڵڵا کاکە پەس دیارە مێژوویە و ئاواییە و تەواوە بیردێ ئەم ئاواییە هەر لەم جێگایە بۆ جێگایەکە بوو بە نێوی کۆنە کوورانی زانیارێک و سەبارەت بەوێ هەیە هەیە کۆنە کووران لێرە بەودیویدا لێرە بەودیویدا پێی دەڵێن کۆنە کووران ئێرەش کوورانە کوورانیش بووە پێی دەڵێن ینی مەسلەی پێشینام لە بابوو شتی خۆم زانیوە لە جێ وای لێ دەڵێنەوە جێ ئاسنگەران بووە زوو هاسنگەر ئاخر هەر بە ڕەژی و بە داروشتی کراوە جا وەک خاڵی سنگ دەچی ئەوانە کراون دووبارە وانێکێکی دیشەیە بزنی زۆر لێ بۆ پێی دەڵێن کوران کوری زۆر بە بەهاران کوریان ڕاگرتووە بەهارانەگە تێری خواردە پرۆشویانە پەزاوەتان زانیاری لەسەریە کاکە ئەو کۆنە کووران بۆچی چۆل کراوە وەڵڵاهی بەبیری من نازانم بەبیری من نییە دەنا پێی دەڵێن کۆنە کووران وڵا ساری زۆر وانێکی لێ جێخان و شتی وای لێ کاکە لە قەدیمەوە خەریکی چ کارێک بوونە لە ئاواییدا هەرف تەنیا ئاژەڵداریتان کردووە ئەمن زەمینم نییە کابراکی ینی ڕەشایم مەڕم هەیە دامدارم فقط بەهاران دەڕم بۆ بەندنی بۆ کوێستانێ و چێوداریش دەکەم دەکرێت بڕکمان باسی کاری چێوداری بۆ بکەن ئەرێ وڵا جا چێوداری وڵی جا چێوداری بووە پێی دەڵێن سێوداری پێم وادار نەبێت پێت نامێنی
سێوداری ئاوا زۆران لێرەوان ئەمن بۆ خۆم خاڵی خۆم ئاوان فەقیر بووە یەک دوو نەفەریدی چێوداری دەگەڕێ ئەیوان دەکڕێ ئەگە خێرێ بکاوە باشە و خێرێش نەکاوەڵا زەرت لێ دەکەی ماڵی خەڵکیش لە عەرزێ دەدەی ئەوەیە چێوداری ئەو بەدێ هاتاندا دەگەڕێن و دەکڕن و دەفرۆشنەوە وڵی ئەمن دەسمە منتیقەی لازانێ و دەسمە لای شنوێ و هەموو وڵاتی دەکەم ئەو بۆ شارشتیشان دەبن ئەرێ وڵاو بۆ مححمەدیاری و بۆ بۆکانی و بۆ میاندوای و ئەو سێ بازاران ڕەبەتیش ئینشەڵا کە خوددا بازار و دەدا و سەر بەڕسق دەبین ئینشەڵا کاکە فەرموتان پێتان دەڵێن باعیس حەیران خاڵێ جان چۆنەواتان پێ دەڵێن حەیرانتان کتۆ لە قەدیم و گۆرایینتان کردووە من حەیرانم کردووە هەر ئەوە جەلجە زۆر دۆست و برادریش هاتوون بۆم پڕکردوونەوە ینی دەستگا و چیشم هەیە یان لە جیان لە ئەنهان لە بانێ لە شنۆیە لە هەمووی داوەتیان کردوم چوم حەیرانم بۆ کردن ئا دۆست و برادر کێنجە دەست و پێ کردو چ شتێکان دەرتان بوو بۆی کە حەیران بڵێن ئەمن زوو منداڵ بوو مەگە و منداڵە چکۆرێ حەلی کەردار دەهات هێرە ماڵە فەقی خدی لە جێو خانووی من بوو ئەوانێک کە خلە دەرزی دەهات دەچوم لە کنیدا دەنیشتم هەرچی دێ کوت فێری دەوم سەواریشم نیە بێ سەوانم بەڵام ئەلعان نییە ئەگە ئەلعان شتێکم پێ بڵم هۆلەوەی لە بیرم دەشتەوە بەڵام ئەو وەختی وا بوو زەینەکەم بە منداڵی ئاوا بوو حەسی ئێستا لە بیر و ماوە ئەلعان ئەوی لە منداڵی لە بیرمە هەر لە بیرمە کاکەم ئاوایە بیت بێژ حەیران بێژی بە نێوبانگی هەبووە واللهی نەماوە حوسێنی ئاڵا شەخەی بیت بێژی و ئەوانێکی چاک بوو ئەوش نەماوە لێرە دێ خدا لێی خۆش بێ ئینشەڵا کاکە جان ئێوە دیارێکمان پێشکەش دەکەن حەیرانێکمان پێشکەش دەکەن خزمەتت نام حەیرانێکن پێشکەش دەکەن پێشکەشی بینەرانمان دەکەن دا من دەڵم حەیران تو قاش کاچی نەبرای نەبرادەری لە بە بزەکن وەستایان وەستا کارە با خەزەمێکی لە بۆ بەشنەکەی باریک ساز بکرایە ئەما توخواانە بە گازی بگریم نە بە چەکسوی لێدا ئەمە پێیان بڵە بەوان وەستا کاران توغا ڕوومەتی دەبەژنێ باریکم گەلێ گەلێ خڕوتۆ بن بازێ شەو ڕاموسان وەرە حەیران لێ نەگریمش واری حەیران دا من دەڵم حەیران کاکی نەبرای نەبرادەرینە شەڕە هەڵایە بگرنە وەڵا تۆزە لێکدانە ئەتو نازانی کوڕە عەیرانۆ کە مەمریندەرە بابە ناوەڵا سەد جاران بەگولێ کارخانە ئەمە جوابێکم لە بۆ بنێرەوە هەمینە شۆڕێ با بۆ مێنیتەوە دارەکەی دووربینە من دەچمەوە سەر قوچکۆڵی دەگیان ڕەنگی با بەدەمەشاتێشتێ قەرازێ دەکەم چەندی لە من کاکی بە کاکە دەوزار ئەوەڵیان سەلام لە بەژنێ باریک دوامینی لە دایکی خۆ من شەر بێ دەسەڵگرینی و دەسەڵگری نابم هەتا ئەوێ ڕۆژە بە دۆستان بە برادەران هەڵم نەگرن نەبەسن لە دارەمەیتان با بە تەسلیمم نەکەن بە گۆڕ و وەرە حەیران ئای بە خاکێوش واری حەیران دامە کاکی نەبرای نەبرادەری نەقەرات لە من خەرازە نەوەڵی ئیفراد لە من گەلێک حاسیەیە دەتوت و خواوە تا بارومە لێخوان لێدەنا بابا مزڵیان گەلێک دوورە نەوەڵا قۆناگان لە من گەلێک درێژە ئەوە تا مامەڵای زوراریان شەڕەتی جا من دەڵم سێ جاران دەرکرد خراپێ مامەڵا هەڵمێ لەوێ شەڕێ لەوێ هەڵایە لێ بگرێ لەوێ گۆداوێ ئەتو نازانێوەتان چیژ و کارمامزی دەوان زووتیان زوراریان ناوەڵا کە بەجان مام خاڵیان لیان ناوە لە دەمبستۆرێ دەکەن گازری ئەسمەریان دەگەڵا وەی بابە لە بۆوی نەمان بەخڵای بە ئامیان وەرە حەیران چاو لێدەوش واری حەیران دا من کاکی نەبرای نەبرادەری نەگەن مرمردن خەڵقەن مەڵەن درەنگە دە قبرێکی لە بۆ من لێدە لەسەر زیارەتێ مام سۆفی بابە بە قڵنگە پاسان سبکەم بیرازە گەلێک تەنگە هەندە توخڵا بابێنە سەر قەبرمێکیان خالیسەیە و ئەوی دمریەمە با لە بۆ من بگرین بە هەر بە ئاواز و وەرە حەیران ئای بەدەنگەوش
کاکە جا ماندوو نەبنەوە. مەمنونم. بەخێر بێنێ یاخوا سەرچاوم ساڵی 96 و پیرۆز بێ یاخوا. زۆر سپاس لێوەش پیرۆز بێ ئیشەڵا خۆتان دەناسێنن کاکە. وەڵی ئەمن ئەسعەدی محەممەد زادە خەڵکی ئاوای کوورانم لێرە خەریکی فەرق. کاکە ئەسعەدیان تەمەن و چەندە کاکە؟ تەمەنم 36 ساڵم. تەمەن درێژ بن ئینشەڵا. لە کەنجەوە خەریکی تەوەنکردن کاکە؟ کار و پیشەی ئەسڵیتانە؟ کار و پیشەی ئەسلیمان نیە لە زستانەکان ئەکسەرەن ئەوانەی مەردارنین یا پاتاڵێکیان نییە کارێکی بۆ خۆیان دەکەن. ئەمەش فەرشمان داناوە. پێم زەرت بن ئینشەڵا. لەگەڵ چێ دەیستنن؟ وەڵی لەگەڵ خێزان و منداڵەکان کە حەسەن دوو ماڵین پێکەوە ئێستا و فەرشەی تەواو دەکەین. بە شەریکایەتی دەیچنن. بەڵێ ئەرە زەرت بن ئینشەڵا. لە مێژە کاری تەوەنکردن فێر بوونە؟ بەخوای ئەرێ وەڵا تقریبان 10 ساڵە و فەرشی دەزایم بکەین. 10 ساڵە زستان و زستان فەرشی دێنەوە. بەخوا هەموو ساڵ دامان نەناوە بەستەگی هەبووە بزانین چمە کار چۆن وە ئێستاژە هەملای فەرش باش دەفرۆشێ خراپ نییە. ئەلحەمدولیلا. کاکە ئەلحەمدولیلا ئەو فەرشە چی پێ دەڵێن؟ وەڵاهی ئەو فەرشە گوڵگۆشەی پێ دەڵێن بەڵێ. چ فەرقێکیان هەیە فەرشەکان پێکەوەندێک کە جەنابتان شارەزایەتیتان لەسەری هەبێت؟ شارەزایەکی وام لەسەر نیە ئەهان ئەو فەرشە ئەبریشەمی لێگەڵا ڕیز وردە لە بۆکان ڕا بۆمان هاتووە وەستای بۆکانی بۆی داناوین. ئێوە ئەو وسایلەی کە فەرشەکەی پێدەستنن ئەو دار و شتەکە خۆتان دەیکڕن یا فقط وەری دەگرن و حەقدەست وەردەگرن؟ وڵی ڕاستی بێ هەر وەری دەگرین حەقدەستی وەردەگرین ئێمە ئەو شتە بۆمان دێنەوەستا بەڵێ. دەست و خۆش بێ. ئەو فەرشە بە چەند وەختەوە دەبێ؟ ئەندازەکەی چەندە؟ ئەوە فەرشی دووسەیە ئەگە 4 نەفەری لەسەر بی دایم بی 4 نەفەرە بە 7 ڕۆژی تەواوی دەکەن 8 ڕۆژ. بەڵێ دوو مانگونی تقریبان دوو مانگونی وێک دەگرێت. کاکەس ئەجیان دەکرێت هەندێکمان باسی دەستپێکردنی ئەو فەرشە تا بڕینی ئەو فەرشە بۆ بکەن؟ بەڵێ وەڵی ڕاستی ئەگا ئەو فەرشەمان بۆ دێ وەستا دەیهێنێ دارەکان بە جودا دێنێ ئەوەڵ دارەکان دەبەستێ ڕی سوشتەکەی دێنێ تەلی سوشتیدا تاڵەکانمان بۆ هەڵدەبەستێ تاڵەکان کە بۆ هەڵبەست بەڵە لێرە دەبەسترێ لێرە هەڵدەبەسترێ و بناغەکەی کەمێک ئەرغازش پێشەش دەست ئەرغازمان بۆ دەکوتن. ئەرغاز بەچی دەڵێن؟ ئەو پۆ باریکەیە ئەو غەرغەڕەیە ئەرغاز باریکی پێ دەڵێن. ڕیسەکانیش ئاو بۆ خۆمان دەیانکەینە غەرغەرە. چۆنیان دەکەنە غەرغەرە؟ خەرەکمان هەیە ئەمە خەرەکمان هەیە هەڵی دەکاتەوە ماشەرەکەی بەسەر دارێکەوە دەکەین خوڵخولەکەش بەسەر ئەو خەرەکەەوە دەکەین کە دەیسوڕێین دەستیە خڕیان دەکەینەوە بەواوە دەکەین وا هەیە دەستی خری دەکەینەوە ئەهم بەعزە ماڵێکیش فێرن بە بادزەنی پەڕەکانی لێ دەکەنەوە هەڵیان دەکەنەوە. ئەوە مەرحەلەی خوڵخولەکانیش. فەرش دەست پێکردنەکەش لە بنیرە بە تەرتیبی نەخشەیە. نەخشە ئەوە لە سادەی هەیە دوا دەنداموشیە زنجیرەیە باڵاشەیە دیسان زنجیرە حاشیە زنجیرە باڵاشە زنجیرە دەنداموشی پاشان مەتیە دێ پاشی ئەوانە. مەتیە چیە؟ مەتیە مەتنی فەرشەکەیە کە زەمینەی لەسەر دوو ڕەنگ یا 3 ڕەنگ دەبێ ئەکسەرەن چون گوڵ گۆشەیە گۆشەکانی بەڕەش دەرهاتن ئەوە ئێمە وەسەتەکەشی سپیە یاوە بەیانان دەست پێ دەکەین و دێنە سەرکارێ و کاکەسەت ببوورنەوە بەشانەی کە کوتان لەو فەرشەیدا هەر بەشەی کەسێکی تایبەت دەیچنە یا فەرق ناکە هەر دەست پێ دەکەن هەمووی دەچنن؟ نا کەسی تایبەت نای هەر ئاوا دەست پێ دەکەن وەستامان هەیە مەسەن هەم بۆ خۆمان ئەو 4 نەفەرەکە لێرەین یەکمان وەستایە گوڵەکەی دادنێ ما بەقیش پڕ دەکەینەوە بە دوایدا بەندەکانی پڕ دەکەینەوە ئەوەی کە نەمانزانی و بنی دیار نەبوو لە وەستای پرسیار دەکەین چون بۆ خۆ شارەزاترە دایناوە تەماشا نەخشەکەی دەکا و پێمان دەڵێ ئێمە ئاوا دەست پێ دەکەیت ڕۆژێ 20 دەست 30 دەست ئێستاکە ئێمە 30 دەست فەرشی دەکەیت. بەڵێ پێم زەرت بن ئینشەڵا. دەکرێت باسی مەمان بۆ بکەن کە ئەو فەرشە چۆنە کەوتووەتە پشتەوە بۆچی وای لێ دەکەن؟ بەڵێ ئەوە مەرحلە بە مەرحلە هەفتە بە هەفتە دەشتە سەرێ
کارمان زیاد دەبێت مەسەن بڵین هەفتەی 6 ڕۆژی کار لێ دەکەین جمعەکانی تحتی لە 6 ڕۆژەکەیدا بە 30 دەستی حسابیکەیت 180 دەستێک دەکات 180 دەستیش تقریبا 30 سانتیمتر بڵین دەبێت 30 سانت بڵین دەبێت 30 سانت بڵین بوونەکە دەستمان ناگاتێ مەجبورین تەختەکەەوە گوێزین ئەو کوونەکانی تێداندار هەنەیەکەمان میلەی لێ دەی میلگەردی هەیە پاشی لەسەر وردە وردە دەگەڵی بڵین دەبیت تا دەگەیتە بەرحەلەیە کە کاری لێ ناخۆش دەبێت ئەو دەمینجێکی تێدا ئازەکەین بۆشل دەکەینەوە بەریدا دەخین یا بۆ خۆمان دەکەین یا وەستای ئەسڵەکار زەنگ لێ دەین بێ بەرمان بۆ داخات بەو شێوەیە دەسوڕێندرێ شێوەیە دەسوڕێندرێ سێ بەر دەبێ ئەو فەرشی ئێمە کە دوو سێ بەڵێ سێ بەرە بە سێ بەر تەواو دەبێت سوورەتی دایجان نێوچێ ئامین دایە ئامینجان دا خەڵکی واوایەی بکێنیا توێرە تۆش کێنیاتمێرە بکێنیا چەند ساڵە زەماوەند کردو وڵی نازام دەسەوادن کوڕە هێندێنی تۆڵا پیرم مەکە نانا دادە جوانە جارێ چەند منداڵتەیە دایجێن وڵا حوتم هەن خدا پێت بێڵنیارە زەماوەندیان کردووە لەکرێت ماون ناوەڵە تەقد و کڕم مامژنێ بێن دناوی دەکەمژ نێتنا بێنسەرت من ئینشەڵا بەختەوەر بن دایجان کاروبای ڕۆژانەتان چێ لێرە دا وڵی نانی دەکەین و نانەوخانەتان ناوەڵە نانی دەکەین و مەشکە ماڵی دەکەین و مانگا و شتیار حامل دێنین و کارشکەی بڕقیتانێدا بەڵێ قەدی مەدیستان هەبوو مشکێ چرم 5 مەشکن دەژاندنی مانگان ڕۆژێ 5 مەشکە خدا ڕۆژی 5 مەشکن دەژاندن ئەلان چێلان ڕۆژە چە مەشکان دەژێن هەر یەکە هەریەکە کڕڵ هەر یەکەری چۆن بۆ دەم وا زۆرتر بوو ئەو دەمی دەوڵەمەند بوو خەڵک فەقیر بچینە دەزانی و وێستێژە ماڵاتەکە زۆر بوو بۆی زۆر خەڵکی شو ئەژدەمی شتیوان نەبوو ئەلحامەشکی بڕقی پێدا من کابرا بڕکش مەستە تێی دەکاو بە قەلێکی ڕۆی دەکا خانێکی ئەو دەم زۆر خەریک دەبوونە مەشکەژان نێک چەندی پێدەچوو مەشکەن دەژاندن مەشکەی دەمانگا جا بەخوای لێوارە هەڵدەستین هەتا باین تا هەڵدەست دەهات ئەگە تاو لە سەرانیدا لە خۆ دەبووینەوە مەشکەن دەژاند و کەشکن دەکردن و نان و چان دەخواد مەڕدەهاتەوە بەربێری و دەچوین حیوان دەدۆشت و دووبارە پەنیدن ساز دەکردەوە لۆر کوشتن وەستەر دەنا دووبارە مەڕدەهاتەوە ێوارێ دا بە کەشکیستان ساز دەکرێت و کەشکە بۆچی دەبوو چۆن دەخورا ئەو کەشکە دەخورێ دەیکەینە کەشک و دافرۆشت قەدیم سید حیلەکە بە خڵکی سابلاغ بدەهات دەیکڕی دەڵام ئەو کەشکێکە بە خۆتان ویسپاتانی سفادە لێ بکەن چۆن غەزای پێ ساز دەکرا بۆ چێشت و خواردی کەشکان دۆڕۆن کەشکەکان دەشێوین و ڕۆنی پیوازەی بۆ دەکەین و ئیدی گەنمە کوتاوی زەر دەکەین و دەخوەتی خەڵکی دەکەین وستی چ نەفەری بانگ دەکەین ئەوە ماڵەوە ماڵ دستانەوە بانگیان دەکەین ئێستاش ماوە غەزایانەی دێ خواردنانە ئەلحانیش ما ئەوە قەدیم کابرا میوانی لێوە ژوور کەوت با بە قەولی کابرا دەڵە میوانێکی تایبەتوانە چی بۆ سەراوری دەنا جاڵادی زوەر ڕۆنیان بۆ لێ دنا ئەی خۆشیز بە ئەنگۆڵا فلان کەسێل کۆڕۆنی لە نامیوانی هاتووە ئەوە بوویدی خۆشەویست میوانە خۆشەویستەکەوانان بۆ ساز دەکەن وێستێکەکەنە کەس قەناحەتی نەما جاوەڵای وێستێکەکەن حەندە بێ برینج بێ و گۆژ بێ و سوود بێ و جا چزمام کەس بێ زینا بەشتی کەس بخواد بێ سەد شتی دانێ و سەد مۆد و حادە هەیە بە قەولی کابرا دەڵە منداڵە قەدی بشتێر و پرتر و جوانتر و وڵی حەود منداڵم بوون قەتم هەڵ نەگرتوون 5 مەشکەم ژاندون دەچمە نەخشە بەردەستپیان مەشکەم دەژاندن 5 مەشکە خەسم دێ گڕۆڵ دەبینێ زیاد ڕۆنی بکەیت دا مەشکە ڕۆین دەکەویتێ ئەرێ بە قورحانەی لە ئەگە دەهاتینەوە بەجێن دەهێشن تا سەعادێکی ڕۆ دەهاتینەوە نام چند دەخوات بڕکن منداڵ دەهانەوە بەجێن دێشنەوە وێستێش منداڵان دەڵێ مار و حەزیێن هەری وەڵڵاهی داجان قەد گۆرانی بۆ مەشکەکە هێڵ دەکوت مەشکە وشتی واو دەکوت زۆرم دەگوت لایلا بۆ منداڵەکان ئەر لایلایشم بۆ دەکردن جایا مەشکەیەک لایلایەک شتێکمان بۆ بڵە دایجیان حیبەی ناوێەوە تا مشتی تۆ لەکن دانیشتم بۆمان بڵە دەی فەرمودەی ئەو جێمڕا هەستاوە بۆی کە جوێی لێ بسم الله الرحمن الرحیم و بە یادگاریە و مەشکەی دەڵام زۆر باش
هەی مەشکێ 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 سەد ماڵی بابم مەشکێ مشکەم دەژێ بەیانە هەرچە جوانێ میوانە قەدری لەسەر چاوانە بۆ دروست دەکەم کەلانە خەڵکی نێوگەورکانە ئاوێ زەردەکی فارێ بخڕە و خڕدێتە خوارێ لە بۆ مەشکێ نازدارێ سەنەدێم کرد مەشکە ژێنی خەست و حەبلی نمێنی ئاوێ مەشکێم پێدێنی لە داڵانێم دنوێنی سپەی نێزم هەڵدەستێنی ئەی ماڵە بابم مەشکێ سەد حەمر و چاوم مەشکێ ماڵمان دەشتە پیر خدیری خڵای یەک مەڕمان نەمێری ماڵمان دەشتە زانداران ڕۆنی دەگرین بەباران لە بەرێ پایز و بەهاران دۆی مەڕۆنی ناسکە سواران ئەی ماڵە بابم مەشکێ سەد حەمر و چاوم مەشکێ چەندێم کرد مەشکە ژێنی حەزەب نەبێ پێم نامێنی سەرێم بۆ تەپڵی گوێنی هەی ماڵە بابم مەشکێ حەیران دەشتە جوماڵێ لفکەم دەگری و دەسماڵێ وەڵا بۆ من هیچ ناڵێ هەی ماڵە بابم مەشکێ سەد حەمر و چاوم مەشکێ مەزنی دەنگی بلاوێنی داخانوێ دەنگن نەرزەی شەڵە داکوتت چاو جوانم لێ بێتە میوان کەلانەی بۆ سازەکەمە لایش بۆ میوانەکانتان کەلانەی ساز دەکەن ئەرە بەخڵایوان ساز دەکەین پێم حێوێنا زۆر خۆشی دڵم لای لایەکشمان بۆ بڵێدایە وڵا خۆ ماشەڵا مەشکەکەی کاری لای کرد لای لایەکشمان بۆ دەڵێدا زمانم لایەکشمان بۆ بڵێ بزای منداڵەکان چۆن لە خەو دەکرد ئەو خەوە قورسان هەڵدەدەستان باین تا شەوێ داخانم کاری دەکرد منداڵ نووسون دەگەڕان دەژاندن لە حوار دەسم حەرزە دەکەوتن بنگوێرە بۆ نان و لەبەر کوێرمان دەبوونی خۆ ئەوەش دەگوتەوە چیە زاق و زوقەت بۆ من داناوە ئەم ڕۆژەیەکێدا پەیدا دەکەن دەمگوتێ بڵم چی خۆ لە لاون نهێناوینتون وەرم فاتم وەرە جاتی بڵێ لای لای ڕۆڵە لای هلان کۆڵەکت بۆ دروست دەکەم لە دارەکەی دەدار گوێزێ وەستایانت بۆ دێنێم حەل لە شارەکەی دەتەورێزێ دەڕۆڵە بنووی بۆ خەوت نایە ئای لای بۆ بەزەید مندانایە حالم لایت بۆ دەکەم ڕۆڵە بە لای دنوێنێم هەر بەناوازە دایک و بابی دەخۆت هەڵدەستێنم هەڕۆڵە بنووی تاکە لە بەکەی بەری بەیانوانی بێدەنگە ئای لای ڕۆڵە لایە چەند چایەک و پیرت بۆ دەخولێمەوە لە بن سێ بەرێت دەحەسێمەوە ئای لای ڕۆڵە لایە شەڵا لەبەر سێبەری منداڵەکان دەحەسێەوە دەنگن نەرزەدای جان دەست و چاوت خۆش بێ ئیشەڵڵا ئەو لانکەی منداڵان لە چی ساز دەکرد لە چ دارێکی بۆ خۆتان ساز و دەکرد دارگوێزێ و لە دارە توی و لە دارقەیسی و ئەلەوانە لە چنار شتی و سازیان دەکردن بۆ خۆتان لە نێو دەی ساز دەکریا دەتان سازیان دەکردن لە شاری وەستان بووان ساز دەکردن و بووان دەهێنان دەبان دەکردن هەموو لای لایەکان ئەوڵەکەی کە دەست پێ دەکا بە منداڵی دەڵەوە لانکەیەکت بۆ لەوەی ساز دەکەم لایلا ڕۆڵە لای ئەرێ وەڵڵاهی ئەرێ وەڵڵا لێرە من بۆ خۆم لانکێ دارگۆزم هەیە ئێستاش لە وای منداڵەکان لە هەر لە لانکەیدا دەنوێنێ لانکێدا حەنگسۆڵەکان لانکیدا تایبەتمەندیە و لانکێت بوو چ قازانجێکیە بوو نیسبەت بۆی کە منداڵێکی لەسەر عەجز بنوێنی خاوێن بوو هیچیانە بە لانکێدا و پاک و خایان بوو ئێستێکەکەی خۆم دەڕسن بە پیسی بلەزەتی ناڵ دەست چاوت خۆش بێدایە گیان خۆش بێ ئاخڵە سلام علیک باشیش کۆ خوشکێ جیان ماندوو نەبی بابەتی بەخێرە سەرچاو
ماندوو نەبنەوە قال بوساغ خەریکی چ بوون دادەژیان وڵای خەریکە کوورم دەشم هەوای خۆش بە کوورەی هەڵدەگرن ئەرێ وەڵا قال بوساغ بێ ئیشەڵڵا دادەژیانە کوورەی نەفتیەوە هەر کەڵک لە کوورەی نەفتی وەردەگرن ئەرێ وڵای کوورێ نەتێ کوورەی دارانم کوورەی دارانتان هەیە بخۆت بەڵێ بەڵێ دی چۆنە کوورەی نەفتیش کەڵک وەردەگرن کوورەی دارانتینی خۆشتر نێ بەرێ وڵا خۆشترە نەوتەکەس هەر لازمەدی پێ نەفتیشە بەڵام پێما بێ ئەرێ وڵا بێ نەوتی سێ ساڵ نەوت کەمە دادەجان کاروبای ڕۆژانەتان چێت دەکەن وڵای جا خەریکی وردەکاری ژوورێن و بڕقمە هەیانە خەریکی وانین و ئەوان جێبەجێ دەکەن لەو بۆ لاژەختی بەندەن شتی دەدەچینە بەندەنە قال بوساغ بێ ئیشەڵڵا چەند منداڵ هەیە دادا وڵای چوار خدا پێت بێڵن یارەبی زەماوەندیان کردووە لەکنتن ناڵێ ئەم دەکەن چکۆلن هی گەورەمەوەیە خدا پێت بێڵ یارەبی خانم گیان یارمەتیت دەدا ئەرێ وڵای یارمەتیشم دەدا مەگوڵی جوان خۆت دەناسێنی بەڵام مژگانی حەبدوڵای مژگانجا مژگان چەند ساڵی 12 تەمەەن درێژ بی ئیشەڵڵا دەرس دەخێنی مژگان ناوەڵا چۆنە دەرس ناخێنی وڵای چزانم ئەو ئاوایە مەدرسەی هەیە بەڵێ کاپۆلی چەندی هەیە وڵا تا شەشومی هەیە تا شەشومی بەڵێ مژگان خانمی شەشومی تەواو کردو ناوەڵای نێخن سێ هەفتان چوو دەستیێڵ کرد بۆ پۆلی شەشەم بۆ حەوتومی چۆن بوو بۆ خۆی دەستی هەڵگریا بۆ خۆی دەستیێڵ کرد کەس مزاحمینە بۆ خۆی دەستیێڵ کرد مژگانجان چۆن بوو درێژت بە دەرس خوێندن نەدا چزانم پێم خۆشنەوە پێت خۆش نەبوو زیرێک بووی ئەوەندەی خوێندت ئەرێ وڵا زیرێک هەلبساغ بێ ئیشەڵڵا هەندێک لە بنەماڵەکانی نیشیان پێدەدەم بەڵام وەکو مژگان خانمە دەڵی شتیامان لێنە دەرسێ بخێن هەر سەرکەوتوو بی ئیشەڵڵا ئەو خانمە جوانە چێیە زان قسام بکەی نیویچی مژگانجان مێلینا حەبدوڵای خوشکتە بەڵێ تەمەنی چەندە ساڵێک شەژمە تەمەەن درێژ بێ ئیشەڵڵا تۆش لە کاروباری ماڵە یارمەتی دایکت دەدەی دی زیاتر سکارایی دەکەی هەر خەریکی وڵاتی ژوورێ کاری ژوورێ خودت کاری ژوورێ دەکەی و دایکیشت کارەکەین دەرە خەل بوو ساغ بێ ئیشەڵڵا دەست خۆش بێ دادەژیان دەست خۆش بێ دەست خۆش بێ ئەختە مامەجان نێی بەڕستان چێ بەڵێ نێی بەڕستان چێ نێوتان چێ نێو حوسێنە حوسێن نەژات مامە حوسێنجان مامە حوسێنجان تەمەن و چەندە وەڵا ڕەنگە 65 ساڵ ئەوەندە دەبم تەمەن درێژ بن ئینشەڵڵا مامە هەر خەڵکیێواوان وە لە دیێواوایش بوونە ئارێ وەڵا هەر لەو دێی بوونە لەو دێی لە دایک بوونە بێم زەرت بن ئینشەڵڵا بەڵێ پس مامەجان جوان ئەو دێوە بیر دێیدی ئەو دێ پێشتر چۆن بووە چەندە گۆڕدراوە لە قەدیمەوە تا ئێستا نەوەڵا نەگۆڕداوە بابە نەخێر نەوەڵە لە حیز حەماڵەکانەرەوەندە بوون کەم و زیادیان نەکرد زیاد بووە کەم و زیاد بۆی دیخانوەکەم خۆش کردوون بازێکیان و ئاوا قیلەتاویان کردوون و کریانەی زووبان و ئەوانە ئارێ وەڵە مامە قەدیم زۆرتر بووە ئالان ئەو کەسانی کە لێرە دەژیان ئەلان پترە قەدیم بە بیرم دێ 20 ماڵێک دەبوو بەڵام ئەم بابە 6 ماڵە 6 ئەمتا ماڵ دەبێ لە شاری ڕویان دیێرە کردوتەوە یاچی وا زۆری دیال ئەم لای ئیوا دوو کوڕی بۆ لێی جودا بووەتەوە وا ئاوە خانەوادەی بۆتە خانەوادێک بۆتە دوو خانەوادە زۆر ناسنە شاری خەڵکی ئێرە وابێ بە ماڵەوە بڕۆم بۆ شاری چوون بازێکیان چوون ئارێ وەڵا بازێکیان چوون بابە مامە خەریکی چ کارێکن لە ئاوای دایمە کەشاوەردێ بابە ئاژاڵداری و کەشاوەردی و ئەوانە ئیوا مەڕدارە ئیوا ڕەشایە هاوینان دەشتەی ئێران ماستێ سێ و ئاوا قەلەو دەلێ ئیمەژەی وام و چەوبەرەی هەیە وەڵا خۆ دەڕەعاتێکی وان نییە بەڵام وردە وردە هەر پێی دەچارین هەر بێم زەڕەت بن ئینشەڵڵا لە قەدیمەوە هەرو کاران کردو وڵای لە قەدیمەوە هەر ئەو کارن کردو بابە قەدیم بە چ شێوەیەک بوو چەندەی فەرقە بوو تا ئێستا زمانی زوو وەڵای تووتن و بێستان و ئەوەن دەکرد ئەو دێ ئەوە دەرە دێ بوو هەموو ئیمە بوو دەنگکە دەتوتن بەڵام ئەلان بەخڵای حالەمەکە زۆر بوو ئاوەکە دەرینانی ئەلان ئاو کەم بوون ئێستا توتنی ناچێت نەوەڵا توتن و موتن بۆ ناکرێ بە خودای بێستانی لێرە کەمی ساڵدا ئەوەی موچەیوە ئاوی هەیە دەی کاتێ دەنا ئاوی نەبێ وەڵا نای کاتێ بابە بێستانەکەن چیان لێ دەچێنن وەڵایدا تەماتە و ئاوە هاروێ و
ئەوانن بەشی وەی دەکات لە بێستانەکان بفرۆشن بۆ بەخدا بە چاکی دەرنانی بەڵام ئەم لای زۆرە ئەلان ئەگەر دێ دەیکڕین و ئاوا بۆ خۆن دەکڕین و بەشن دەبێ و ئاوردە ودا مزارە خۆی پێ دەکەین هەر بێم زەڕەت بن ئینشەڵا مامەی گیان ئەو دەوروبەرە شاخ و چێوچی لێیە نێویان چێدا ناس ئەوە هۆوە تەرادوانە ئەوە شکراوەیە لای سەرەوە دۆڵە بایلیا ئەوانە قەلاڕەشەی پێ دەڵێن ئەوە ڕوبەڕوویمە ئەو چۆنە وا پێیان تۆ قەلاڕەشە لە بنێڕە ئاوا هاتووە من ئاوان بیستوە ئەلان شەر ئاوا هەروان پێ دەڵێن ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا با بچینە لای دایخانمێ دایجان باشن شکر سلامت چاکی بە قوربانت بم سلامت بی دایجان نێوتان چێ خەجیت دایە خەجی گیان داخی گیانە گۆشەر خەڵکی وا وایە بوونەوە لە دیێرن ناڵام مەلەری کاڵانی سەرێ چۆنە هاتوونێرە لا لێرە مێرتم کردووە ها لێرە زەماوەندتان کردووە هاتوونێرە دا باسی شای زەماوەندی قەدیممان بۆ بکە ئەو دەم کە بۆ خۆتان ببووکێ هاتن چۆن بوو شای زەماوەند چۆن بەڕێوە چوو زۆر خۆش بوو چۆن بوو بۆمان بژێڕنەوە سێ ڕۆژانە و دەمی شایی بوو لە ماڵە بووکیا لە ماڵە زاوای لە ماڵە زاش و لە ماڵە بکەش دێ و سێ ڕۆژەی چیان دەکرەوە و خەڵکاتیان دەگەشتەوە ڕۆژ ئەرە وڵاندە خۆش بوو شایی بوو دا ئەو ڕێو ڕسمی خەنە بەندان وشت قەدیم چۆن بەڕێوە دەچوو بەندانیان دەکرد شەوێ کەس دەهاتن کوڕ دەهاتن بێژنگێکیان داندەست دادانگەڕە هەچ کەس دەت من با پێشت من با بیست من با لە قەدەر خۆی بۆی تێداویشت ئەو پوڵە دەدرا بە بووکێ ئەو پوڵە دەدرا بە بووکێ ئەو دەمی زەمانیەوەی بوو ئەتۆ ڕەفیقم بوو لێچکێکت بۆ دێنام ئەوی دە ڕەفیقی بە دەسماڵێکی بۆ دێنام ئەوی دە ڕەفیقم بوو پشتەکەواکی بۆ دێنام دەنارەوەندە بووەڵە دەی دواتیان دەکرە و خەنە بەندانە بە سەیر و خۆشی و شایان دەکرد و خەنەشیان دەجێڕا خەنەشیان دەگێڕە ئەو خەنە بۆسی دەبوو بۆسی دانجێرا هەر ئا بەخۆشی لێڕاتایر دەدەستی بووکانیان دەدا ئەنی خەڵکەکەی دیکەچی خەڵکەکەی دیکەشتیان دەدا هەچی ڕەفیقی بوو کێبە هەر کەسێک بەیەکێ دەڵێ بەو زەماوەندەی بکو زاوای دڵشاد و خۆشحاڵ بە خەنەی لە دەستی دەدا ئارێ وەڵڵا بە زۆر خۆش بۆ دەمی بووک وەکوی ئێستا ئارایشگا هەبوو بووکی بێرن سووریا و سپیاویکەن جلوبەرگی بووکیان لە چۆ دەکرم نەشت بوو نەگاتوم بۆسیدا نەبوو هیچ نەبوو دەمی کەس بووکێ جوان نەدەکەی ناوەڵڵا هیچ هەرا بەخۆت سێ ڕۆژانە و شایە دەجێڕادی بوکسی دەکرد چۆن دەهاتوو هیچ سا دەگەڵمان دەچێ شایە دەگەڵمان داتیە بووکاوە سادە بوو ئەدی جلوبەرگی چی جلوبەرگیان بۆ دەکڕین و دەستێک دوو دەست و پڕلۆنی قەدیم بوو پڕلۆن چ بوو وەکو کرێشەی بوو لێوەندەوەندەی تێدا بوون و ئەوالە داخەزی جیانجاوەنگۆ ماڵ و لە کاوڵانیە و مامە ماڵی لە کوورانێ چۆن و یەکتردی چۆن و یەکتر ناسی یەکترن دی یەکتر ناسیوە و باشە لە چۆ چوینە شاخی ڕێواستان و دەچوینە شاخی کوڕادەی و بیرزان دەهێنا و لەوێ یەکترتان دی ساڵان دڵداری و کرد وڵا دڵداری نەکردوە ئەوەنی لەوێ یەکترتان دی وە قسە و هەر کردووەی دیشتای کرد بووە بۆمان بەژن چوو بۆمان بەژن چوو چۆن بۆ دەم ئەو ژم بەژنان دەکرد و گەورە بەچووکیان دەکرد وڵای جادان کە دەودەمی هەم کەس گەورە بەچووکەی دەکرد ژم بەژنەی دەکرد زۆر خۆش بوو بە دڵی خۆتان نەبووە ئەو دەمی مۆت بوو ئابوویدی ئێستاش ماوە لێرە ئەرێ وەڵڵا یان ئێستاش لێرە کەس ژم بەژنەی دەکات لێرە دەکەن نەرێ وەڵڵا ئەدی ڕازی خەڵکەکە ڕازیە مەسەن ئەو کچێکاوە ژم بەژنەی پێ دەکات ڕازی نین ئەرێ وەڵڵا ڕازی نەدی دەیدا دوکە بە بووکی هاتنەوە وایە وەزوو گوزەران چۆن بزانین بووکی قەدیم وەکو یەلان هەموو ڕۆژە دەچەوە ماڵە بابیاوە دەیتوانی زوو سەری ماڵە بای بدەن نابخڵای هەرا لە ئەگە پاییز و پاییز پاییز و پاییز دەچوونەوە ماڵە بای دەچوینەوە باقونیە هەر فقط پاییزدان داژێنەوە چەند نەفەر بوون لە ماڵەدا لە ماڵە خەزورودا کە بە بکات زۆرمدا ئەگە هاتم وڵا سێ نەفەر بوون سێ نەفەریان یاوەکەم بوو 4 نەفەر بوون خەسووم و ئەوە هێوەرێکم و هێوەژنم کاروباری ماڵێن گۆ دەتان کرد ئەرێ وەڵڵا زەرەت بن ئینشەڵا کارەکان و چ بوو ڕۆژە چستان دەکارەکان مەڕن دەدۆشی مانگان دەدۆشی و مامە جانجا ئێستا دیارێکمان پێشکەش بکە گۆرانی بێبیت بێ حەیران بێ فەرمونون
دەیان ئەوەکە لێنە دەربەندی بابە لە من بەکەمینەکە لێنە دەربەندی بابە لە من بەکەمینە ئەوەکی گادەکە دەڵە کوڕەداتمەکاتمەکرینە من چاوێک لێ دەکەم و ببات هەڵاوی لێ دەکەم و بە دووربینە باڵان تووداکێت تۆشەچی دوژمنە بێڕەتینە هەچی دۆڵتە بیڕەنگینە مانەفتاڵەکانش وەرە من ڕەتگاکەم لە بەربەندی دەگولێکی دەگولە مێردایان هوارە ئەیرای دەربینە ئایاری ئەیرایانەوەکە لێنە دەربەندی بابە لە من بەبارەنگێوەکە لێنە دەربەندی بابە لە من بەبارەنگێوە ئەوە پێیدا ڕادەبرن شەدەشل و مل و چاوبەکل و ناوەڵا ئارامەتی لە من کوڕ بە مێزدەیەوە ئەوە جوتە ممکایانت بە من بمێنی بەسەوەکەی باز میرانی ناوەڵا بەوان شەمام کە شەمام کە ڕەنگینانەگە ڕادەژێن هوارە ئەیرایان لە من بەبڕێەوە ئەو شارم چەند پێخۆشە چون پێی دەڵێن موهابات چاوەڕێی یەک سۆڵەما قەولی پێدا بووم نەهات دەوای دەردەکەم جوانێ بازی بەری گەیبانێ شێغمەند و شێغە ڕەشاوە تیرەندازی ئاسمانێ ڕەبی ئاگاداری بێدیەتەوە لە کوێستانێ ئەو شارم چەند پێخۆشە چون پێی دەڵێن موهابات چاوەڕێی یەک سۆڵەما قەولی پێدا بووم نەهات ڕەبی من بارەکی بێخۆ گوڵوگوارە خەراجات ئاگایە گوڵە دێتە دەرخەڵەگە دەڵێ ماگهەڵات کاکە سوارەی خانیزادە دەفەرمێ ئەڵێم بەجامێ ئاوی کانیاوی دێ یەکەم ئیلاجی کەم کوڵی دڵی پڕم لە دەردی ئینتزارەکەت دیارەکە ئەو ئاو هەوا خۆشە ئەو ئاوە خۆشەی کانیاوەکانی دێ ڕوحی ئینسانی دەگەنشێنتەوە بەڕاستی هەچەند دڵمان نایە بەڵام ناچارین و ئەو ڕۆژ ئاوایی کوران بەجێ دێڵین ژیانی خۆشی ئاوایی بەتایبەت ئاوایی کوران کە هێستا ئەو بافتە قەدیمی و ڕەسەنەی ماوەتەوە ئەگەر ڕێتان دێرەکەوت حتممە سەردانێکی ئەو ئاوایە بدەن وەکو جێگایەکی مێژووی سەیری بکەن تا بەرنامەیەکی دیکە و ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.